إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. بێگومان ئینسان هەر کاتێک پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێز بوو، ئەو کەسە بەهێز دەبێت و خوای پەروەردگاریش تەوفیق و هیدایەت و یارمەتی ئەو کەسە دەدات. بۆیە زیکر و یادی خوای پەروەردگار، پەیوەندی هەبوون لەگەڵ خوای پەروەردگار، بەهێزی پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردگار لە نان و ئاو بۆ ئێمە پێویستەرە، چونکە هەموو ئافاتێک لەوە دەست پێ دەکا کە ئینسان پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا بپچڕێت. خوا پەناماندات هەر کاتێک ئینسان پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا پچڕا، ئینسان دەکەوێتە ناو گومڕایی و تاریکی و هەروەها بەرەو هەڵدێر دەڕوات. بۆیە خوای گەورە ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێت: یا ئەیها الذین ئامنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئەو کەسانەی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، ئەی موسڵمانان، هەمووتان گوێتان لێبێت زۆر یادی خدای پەروەردگاری خۆتان بکەن، زۆر زیکری بکەن. چاو زیکرانەی کە لە فەرمایشتەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بۆمان دیاری کراوە، و چ ئەوەی کە بەدڵ ئینسان زیکری خوای پەروەردگار بکات و ئاگای لە خوای پەروەردگار و لە سنوورەکانی خوای پەروەردگار بێت. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێ: ولا تكن من الغافلين. ئەی ئینسان، ئەی خەڵکینە، لە بێ ئاگایان مەبن لە خوای پەروەردگار و لە یادی خوای پەروەردگار و لە سنوورەکانی خوای پەروەردگار. بۆیە ئیبن القەیم دەفەرمێت: ئینسان بە ئەندازەی ئەوەی کە لە زیکر و یادی خدای پەروەردگار بێ ئاگا دەبێت، لە خوای پەروەردگار دوور دەکەوێتەوە. ئەبوو دەردا دەفەرمێت: هەموو شتێک پاککەرەوەیەکی هەیە، پاککەرەوەی دڵ و دەرونی ئینسان، کە ئینسان بیەوێ دڵ و دەرونی پاککاتەوە، بریتیە لە زیکر و یادی خدای پەروەردگار. ئینسان بە زیکری خوای گەورە دڵ و دەرونی پاراو دەبێت و هەروەها دڵ و دەرونی پاک دەبێتەوە. ئیبن تەیمیە دەفەرمێت: زیکر و یادی خوای پەروەردگار بۆ ئینسان وەکو ئاو وایە بۆ ماسی. چۆن ماسی بەبێ ئاو ئیدارە ناکات و ناژیێت، دڵ و دەرونی ئینسانیش بەبێ زیکر و یادی خوای پەروەردگار ئەو دڵە تەڕ و پاراو نابێت، پڕ لە ئیمان نابێت، وشک دەبێت و هەروەها دڵی ئینسان ڕق دەبێت و ناژیێت بە ژیانێک کە دڵی پڕ لە ئیمان بێت. بۆیە ئیبن القەیم دەفەرمێت: بەڕاستی دڵ و دەرونی ئینسان هەروەکو چۆن ئاسنێک ژەنگ و ژار دەگرێت، دڵ و دەرونی ئینسانیش ژەنگ و ژاری گوناه و تاوان لێی دەدات. بەهۆی گوناه و تاوانەوە ڕەش دەبێت، وەکو چۆن ئاسنێک، وەکو چۆن دەبینین ئاسنێک ژەنگ و ژار لێی دەدا، پێویستی بە پاککردنەوە هەیە، دڵ و دەرونی ئینسانیش بە هەمان شێواز پێویستی بە پاککردنەوە هەیە. جا پاککەرەوەی دڵی ئینسان دەفەرمێت بریتیە لە زیکر و یادی خدای پەروەردگار. بۆیە بە کورتی دەڵێن سوودەکانی یادی خوای پەروەردگار بۆ ئینسان هەڵبەت گەلێک زۆرن، بەڵام چەند سوودێکی بە کورتی باز دەکەین. چەند سوودێکی زیکر و یادی خدای پەروەردگار. یەکەم، زیکر و یادی خوای پەروەردگار
دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات، دڵ و دەرونی ئینسان دەپارێزێت لە قەلەقی، لە دڵتوندبوون و ناڕەحەتی. بۆیە خوای گەورە دەفەرمێت ئەلا بذیکری الله تەطمئن القلوب، ئاگادار بن کە ئەو دڵی ئینسان بە زیکر و یادی خوای پەروەردگار ئارام دەبێت. ئەگەر ئینسان بیەوێ بە هەر شتێکی دیکە دڵ و دەرونی خۆی ئارام کات، مشکی خۆی بحەسێنێتەوە، بەڕاستی فێڵ لە خۆی دەکات بە غەیری زیکر و یادی خوای پەروەردگار، بە غەیری شەریعەتی خوای پەروەردگار. ئینسان بە هیچ شتێکی دیکە ئاسوودە و کامەران نابێت. ڕەنگە بە شێوازێکی کاتی ئینسان لە هەندێک جاردا ئاسوودە ببێت، بەڵام ئەوەی کە بە حەقیقی ئینسان ئاسوودە دەکات، ئینسان کامەران دەکات، بەختەوەری دنیا و قیامەتمان دەداتێ بریتیە لە زیکر و یادی خودای پەروەردگار. بۆیە لە توێژینەوە زانستیەکاندا ئەوڕۆ باس کراوەکە زیکر و یادی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان ئارام دەکات و ئینسان دەپارێزێت لە قەلەقی و لە زۆر نەخۆشی. یەکێک لەوانە ویلیام جێمس کە مامۆستای فەلسەفەیە دەڵێت بەڕاستی کاریگەرترین دەرمانی ساڕێژکردنی خەم و پەژارەکانی ئینسان بریتیە لەو ئاینەی کە پێغەمبەران هێناویانە و بریتیە لەوەی کە ئاین فەرمانی پێدەکات. دیلکارنجی کە لە بواری گەشەپێدانی مرۆییدا کار دەکات دەڵێت بەڕاستی ئەوڕۆ نوێترین زانیاری دەروون زانی گەیشتۆتە ئەو ئاستەی و گەیشتۆتە ئەو قەنەعاتەی کە لە ڕاستیدا ئەوەی کە پێغەمبەران فێری خەڵکی دەکەن ئینسان هەر بەوە ئاسوودە و کامەران دەبێت. ئەوە ئیعجازی ئاەتەکانی قورئانە کە خوای گەورە دەفەرمێت ومن ئەعرض عن ذیکری فإن له معیشة ضنکا. بەڕاستی هەر کەسێک پشت لە زیکر و یادی خوای پەروەردگار بکات، پشت لە شەریعەتی خوای پەروەردگار بکات، ئاگای لە خوای پەروەردگار نەمێنێت، یەکێک لە سزایەکانی ئەوەیە کە تووشی ژیانێکی پڕ ناخۆشی و ناڕەحەتی دەبێت، لە هیچیشی کەم نەبێت، دڵ و دەرونی ئاسوودە نابێت. کە ئینسان هەموو دنیای هەبێت بەڵام دڵی ئاسوودە نەبێت، بەڵام ئارام نەبێت، بەڵام ئەو کەسە دڵی توند بێت، هیچ ماڵی دنیای نایەتە پێش چاو و بەگرە هەموو ماڵی خۆشی سەرف دەکات بۆ ئەوەی کە دڵ و دەرونی ئاسوودە بێت. بۆیە ئاسوودەیی دڵ و دەرون لە ماڵ و سامانی دنیا زۆر باشترە. بەچی وەدەست بە زیکر و یادی خوای پەروەردگار و پەیوەندی هەبوون لەگەڵ خوای پەروەردگار. دووهەم لە سوودەکانی یادی خوای پەروەردگار ئەوەیە کە لە شەیطان دەمان پارێزێت. ئێمە دوژمنێکمان هەیە کە شەیطانە، خوای پەروەردگار پێی فەرمووین کە ئاگاتان لەو دوژمنەتان بێ کە شەیطانە، بەرەو هەڵدێر و بەرەو خراپەتان نەبات، بەرەو دۆزەختان نەبات، خوا پەنامەندات. ئەو دوژمنە بەچی لە کۆڵ ئێمە دەبێتەوە؟ ئەو دوژمنە ئینسان بەچی دەتوانێت خۆی لێ بپارێزێت؟ بە زیکر و یادی خوای پەروەردگار و پەیوەندی هەبوونمان لەگەڵ خوای پەروەردگار. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ وآمركم أن تذكروا الله، ئەمرتان پێ دەکەم و ئامۆژگاریتان دەکەم و فەرمانتان پێ دەکەم بەچی؟ بەوەی کە زیکر و یادی خودای پەروەردگار بکەن. ئەنجا پێغەمبەر نمونەیەکمان بۆ دێنێتەوە بۆ ئەوەی کە تێبگەین چۆن ئێمە لە دەستی شەیتان ڕزگارمان دەبێ و پارێزراو دەبین بۆ هۆی زیکر و یادی خودای پەروەردگارەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەو فەرمایشتەدا فەرمووی نمونەی ئەوە وەکو کەسێک وایە کە لەبەر دوژمن ڕادەکات، کاتێک کە ڕادەکات دەچێتە ناو قەڵایەکی مەحکەم، لەوێدا کە دەچێتە ناو قەڵایەکە خۆی لە دوژمن دەپارێزێت، دادەمەزرێت لە ناو ئەو قەڵایە، ئەنجا بەهۆی ئەو قەڵایەوە لە دوژمنەکەی دەپارێزرێت. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم كذلك العبد لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله. فەرمووی ئینسانیش بەو شێوازەیەیە تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار نەبێت ناتوانێت خۆی لە دەستی ئەو شەیطانە بپارێزێت. واتە ئەو زیکر و یادی خوای پەروەردگارە قەڵایەکی مەحکەمە. ئینسان کە زیکر و یادی خوای پەروەردگاری کرد لە شەیطان پارێزراو دەبێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت الشەیطان جاثم على قلب ابن آدم. شەیطان دێتە ناو دڵ و دەرونی ئینسان، چۆک دادەدا لەسەر دڵ و دەرونی ئینسان، وەزوەسە بۆ ئینسان دەکات، ئینسان بەرەو خراپە دەبات. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فإذا ذكر الله خنس. وەختێ ئینسان زیکر و یادی خوای گەورە دەکات، وەختێ ئینسان زمانی بە زیکر و یادی خوای پەروەردگار پاراوە، وەختێک دڵی لە لای خوای پەروەردگارە،
ئەو شەیتانە ون دەبێت و خۆی بزر دەکات و نامێنێت لە دڵ و دەرونی ئینساندا. بەڵام وئیذا غەفەلە وەزوەسە، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر ئینسان بێ ئاگا بوو لە زیکر و یادی خوای پەروەردگار، ئەو شەیتانە وەزوەسە بۆ ئینسان دەکات، دێتە ناو دڵ و دەرونی ئینسان. ئەو فەرمایشتە پێمان دەڵێ هەر وەختێک پەیوەندیتان لەگەڵ خوای گەورەدا بەهێز بێت، هەر وەختێک زۆر زیکر و یادی خوای پەروەردگاری خۆتان بکەن، شەیتان پێتان ناوێرێت. قەڵایەکی محکەمە ئەو زیکر و یادی خوای پەروەردگارە، شەیتان لێتان دوور دەکەوێتەوە، شەیتان دەڕوا خۆی ون دەکا و نامێنێت. بەڵام کە بێ ئاگا بوون وریا بە ئەی ئینسان ئەی موسڵمان، کە بێ ئاگا بووی لە زیکر و یادی خوای گەورە، ئەو کاتە شەیتان دێتە ناو دڵ و دەروونت، بەرەو خراپە و خراپەکاری دەبە. خوای پەروەردگار پەناماندات. سێهەم لە سوودەکانی زیکر و یادی خوای پەروەردگار ئەوەیە کە زیکر و یادی خوای گەورە چاکترین کار و کردەوەیە کە ئینسان بێکات و باشترین پاداشتی بۆ ئینسان هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا پێمان دەفەرمێت و ئاگادارمان دەکاتەوە: ئەلا ئونەبئوکم بخەیری ئەعمالیکم، ئایا ئاگادارتان کەمەوە چاکترین کار و کردەوەتان کامەیە و باشترین کار و کردەوە کە پاکتان دەکاتەوە و باشترین کار و کردەوە کە لە لای خوای گەورە خۆشەویست و نزیکتان دەخاتەوە، و فەرمووی باشترین کار و کردەوە کە لە بەخشینی زێڕ و زی و باشترە، لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمندا باشترە. گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، ئەو کارە پڕبایاخە، ئەو کارە گەورەیە، ئەو هەموو خێر و پاداشتە ئەمە لە چی کارێکدایە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم: ذکر الله تعالی، ئەوە بریتیە لە زیکر و یادی خوای پەروەردگار، ذکری سبحان الله، ذکری لا اله الا الله، ذكري الله أكبر، ذكري لا إله إلا الله، لا حول ولا قوة إلا بالله. هتا كوتاي أو ذكرانا إنسان كأو ذكرانا بليت صلوات لسر پیغمبر بدا صلى الله عليه وسلم، قرآن بخويني بقشتي، أو ذكرانا باشترين كارو كردوان بو إنسان و چاكترين پاداشت بو إنسان للاي خواي پروردگار إنسان دستي دكويت. چوارم لا سودكاني ذكر يادي خواي پروردگار ئەوەیە ئینسان کە زۆر یادی خوای پەروەردگاری کرد و خوای گەورەی لەبیر بوو، خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دەفریای ئینسان دێ و دەروی خێر لە ئینسان دەکاتەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم: تعرف إليه في الرخاء يعرفك في الشدة، لە کاتی خۆشی و شێنەییدا خوای پەروەردگار بناسە و خوای گەورەت لەبیر بێت. خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا بەهانای تۆ دێت، دەفەریای تۆ دێت. یونس پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لێ بێت، وەختێک کە دەڕوا بە دەریایەکەدا و دەکەوێتە ناو دەریا و دەکەوێتە ناو سکی ئەو نەهەنگ و حوتە گەورەیە، لەوێدا خوای گەورە بۆمان باز دەکات بەهۆی چیەوە ڕزگاری دەبێت و خوای گەورە فەریای دەکەوێت. دەفەرمێ: فەلەولا ئەنەهو کانە من المسبحین، ئەگەر ئەو زۆر تەسبیحات و ستایشی خوای پەروەردگاری نەکردایە، زیکری خوای گەورەی نەکردایە، هاواری بۆ خوای پەروەردگار نەبردایە، لەلەبیث فی بەطنه إلى یوم یوبعثون، هەتا وەکو ڕۆژی قیامەت لە ناوسکی ئەو حوتە و ئەو نەهەنگەیەدا دەمایەوە. بەچی ڕزگاری بوو لەوێدا لەو ناخۆشی و ناڕەحەتیەدا؟ بەوەی کە تەسبیحاتی خوای پەروەردگاری کرد، بەوەی کە زیکر و یادی خوای پەروەردگاری کرد، بەوەی کە هانای بۆ خوای پەروەردگار برد، خوای پەروەردگاریش فریای کەوتووە، دەروی خێری لێ کردەوە. کەواتە ئینسان وەختێک زۆر زیکر و یادی خوای گەورە دەکات، پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاردا بەهێزە، خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا فریای بەندەکەی خۆی دەکەوێت و دەروی خێری لێ دەکاتەوە و هەروەها ڕزگاری دەکات. پێنجەم لە سوودەکانی زیکر و یادی خوای پەروەردگار ئەوەیە کە گەورەترین پاداشتی بۆ ئینسان هەیە لە ڕۆژی قیامەتێدا. بۆیە خوای گەورە دەفەرمێت: والذاکرین الله كثيرا والذاکرات، ئەو پیا و ئافرەتانەی کە زۆر زیکر و یادی خوای پەروەردگار دەکەن، هەمیشە زمانیان پاراوە بە زیکر و یادی خوای گەورە، لە هەموو خراپەیەک پارێزراوە و زمانیان دەپارێزن، ئەو کەسانە خوای گەورە دەفەرمێ: ئەعەدە الله لهم مەغفیرە، خوای پەروەردگار چی بۆ ئامادەکردوون؟ لێ خۆشبوونی خۆی بۆ ئامادەکردوون. ئەنجا و ئەجڕن عەظیمە، پاداشتێکی زۆر گەورە لە لای خوای پەروەردگار بۆ کێ هەیە؟
بۆ ئەو کەسانەی کە زیکر و یادی خودای پەروەردگار دەکەن. بۆیە ئیمامی ئەبوبەکر فەرمووی بەڕاستی ئەوانەی کە زۆر زیکر و یادی خوای گەورە دەکەن پاداشتیان هەمویان بۆ خۆیان برد و پاداشت هەموو بۆ ئەو کەسانەیە کە زۆر زیکر و یادی خوای پەروەردگاری خۆیان دەکەن، واتە پاداشتێکی زۆر گەورەیان هەیە. لە فەرمایشتێکی صحیحدا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئایا ناتوانن ئێوە لە ڕۆژێکدا هەر یەکێک لە ئێوە 1000 چاکە بەدەست بێنێت؟ 1000 چاکە بەدەست بێنێت. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم يسبح الله 100 تسبيحة. ئینسان ئەگەر ڕۆژی 100 جا تەسبیحاتی خوای پەروەردگار بکات بڵێ سبحان الله، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسە لە بەرامبەردا 1000 چاکەی بۆ دەنووسرێت و فەرمووی 1000 تاوان و گوناهیشی لەسەر ڕەش دەکرێتەوە. تەنها 100 جار بڵێ سبحان الله کە زۆر ئاسانە. ئینسان هەر بەدەم ڕێگاوە کە دەڕوا دەتوانێت 100 جار بڵێ سبحان الله. 1000 چاکە بۆ ئینسان دەست دەخات، 1000 گوناه و تاوانیشە لەسەر ڕەش دەبێتەوە. چاکترین پاداش لە چیدایە؟ لە زیکر و یادی خودای پەروەردگاردایە. لە فەرمایشتی صحیحدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات و دەگەڕێتەوە وەختێک کە لە شەوی ئیسرا و میعراجدا لە ئاسمانەکان دەگاتە ئیبراهیم پێغەمبەر پەیامێک بۆ ئێمە دەنێرێت، ئامۆژگاری ئێمە دەکات بۆ ئەوەی کە بزانین زیکر و یادی خوای گەورە چەندە گرنگە، چەندە گەورەیە. دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه وسلم سەلام کە لە ئومەتەکەت، ئێمەش سەلام لە هەموو پێغەمبەرانی خوا دەکەین و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. و دەفەرمێ پێیان بڵێ ئەو بەهەشتە گڵەکەی زۆر پاکە، ئاوەکەی زۆر سازگارە، ناز و نیعمەتی زۆری تێدایە. بە ئومەتەکەت بڵێ هەر کەسێک دەیەوێ باغ و باغاتی زۆر هەبێ لەو بەهەشتەدا، هەر کەسێک دەیەوێ زراعەت بچێنێ لەو باغ و بەهەشتەدا، زراعەت و باغ و باغاتی ئەو بەهەشتە بەهۆی چیەوە دەبێت؟ یەکێک لەوانە ئەوەیە کە فەرمووی بەهۆی ئەو زیکرەوە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. أو شوار ذكرى سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. أو شوار ذكرى فرمووی باغ و باغاتی بەهەشتە، هەر کەسێک دەیەوێ زراعەتی هەبێت، باغ و باغاتی زۆر بێت لەو بەهەشتە بیچێنێت، بە ئەو زیکرە بخوێنێت، ئەو زیکرە دەبێتە مای باغ و باغاتی بەهەشت. دە ئینسان چۆن پێی خۆشە لە دنیادا باغ و باغاتی زۆر بێت، مڵک و ماڵی زۆر بێت، زراعەتی زۆر بێت، لە بەهەشتێدا ئەو زیکرەیە دەبێتە مایەی زراعەت و دەبێتە مایەی باغ و باغات بۆ ئینسان لە ناو بەهەشتێدا. بۆیە ئیبن القەیم جوانی فەرمووە، دەفەرمێت بەڕاستی زیکر و یادی خودای پەروەردگار لە دنیادا بۆ ئینسان ڕووناکیە، لە ناوگۆڕدا بۆ ئینسان ڕووناکیە، لە ڕۆژی قیامەتێشدا زیکر و یادی خوای پەروەردگار بۆ ئینسان هەر ڕووناکیە. دەفەرمێ هیچ شتێک بەقەت زیکر و یادی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان و ناوگۆڕی ئینسان ڕووناک ناکاتەوە. کەواتە ئەی ئینسان بزانە زیکر و یادی خوای گەورە ڕووناکی دنیا و قیامەتە. بۆیە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت کە ئینسان بەڕاستی دەبێ وریابێت بزانێت دڵ و دەرونی ئینسان بەچی ئارام دەبێت. دەبێ وریابێت هەروەکو چۆن خەمی دنیایەتی خەمی قیامەتی بێت، خەمی دڵ و دەرونی خۆی بێت. چونکە ئینسان کە دڵی بمرێ بەڕاستی لە مردنی لاشە زۆر گەورەتر و خراپترە. دەبێ ئینسان وریابێت بەچی ئەو دڵ و دەرونەی ئینسان ئارام دەبێت، ئاسوودە دەبێت و پاراو دەبێت و خۆشەویستی خوای پەروەردگاری تێدا دروست دەبێت. ئیبن القەیم جوانی فەرمووە، دەفەرمێت بەڕاستی دڵ و دەرونی ئینسان بە دوو شت ژەنگوژار دەگرێت، بە دوو شتیش دڵ و دەرونی ئینسان پاک دەبێتەوە. یەکەمیان دڵ و دەرونی ئینسان ژەنگوژار دەگرێت بەهۆی چیەوە؟ بەهۆی بێئاگاییەوە و بەهۆی گوناه و تاوانەوە. چارەسەرەکەی بریتیە لە چی؟ بریتیە لە ئیستیغفار و تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار، و بریتیە دووەمیان لە زیکر و یادی خوای پەروەردگار. کەواتە وریا بە ئەی ئینسان لە چی؟ لە بێئاگایی و لە غەفڵەت و هەروەها لە گوناه و تاوان، چونکە دڵ و دەرونی ئینسان وێران دەکات. ئەنجا دووهەمیان لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەیە کە بەڕاستی پاراستن و تەوفیقی خوای پەروەردگار بۆ ئینسان، یارمەتی خوای گەورە بۆ ئینسان، بەهاناوە هاتنی خوای پەروەردگار بۆ ئینسان
بە ئەندازەی ئەوەیە کە ئینسان ئاگای لە خوای پەروەردگار دەبێ و ئاگای لە سنوورەکانی خوای گەورە دەبێت و دڵی لە لای خوای پەروەردگارە و زیکر و یادی خوای پەروەردگار دەکات. بۆیە لە فەرمایشتی قودسیدا خوای پەروەردگار دەفەرمێت ئەنە مع عەبدی ما ذەکەڕەنی، من لەگەڵ بەندەکەمدام کاتێک کە یادی من دەکاتەوە، کاتێک کە دوو لێوەکەی زیکر و یادی من دەکات، کاتێک کە تەسبیحات و ئەستەغفر الله و سبحان الله و لا إله إلا الله دەڵێت، من لەگەڵ بەندەکەمدام. هەر کاتێکیش ئینسان خوای گەورەی لەگەڵدا بوو، بەڕاستی ئەو کاتە هیچ کەسێک بەسەریدا زاڵ نابێت. بۆیە بەڕاستی زیکر و یادی خوای پەروەردگار ڕووناکیە لە دنیا و قیامەتی ئینسان، و ئینسان بە هیچ شتێک پارێزراو نابێت لە دەستی شەیطان، تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار نابێت. ئەو زیکر و یادی خوای پەروەردگارە دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەکات، ئینسان بەختەوەر و عاقیبەت خێری دنیا و قیامەت دەکات. دەپاڕینەوە لە کۆتاییدا دەڵێن یا ڕەبی خۆیان گیان وامان لێ بکەی کە هەمیشە ئاگامان لە تۆ بێ و ئاگامان لە سنوورەکانی تۆ بێت، وامان لێ بکەی کە زمانمان هەمیشە پاراو بێ بە زیکر و یادی تۆ. یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش فریامان کەوی، خۆیان ئەتۆش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی بەهانامانەوە بێ. یا ڕەبی خۆیان گیان تەوفیق و هیدایەتمان دەی. یا ڕەبی خۆیان گیان لەسەر چاکە بمان ژێنی و لەسەر چاکە بمان مرێنی. خۆیان ئەو زمانە و ئەو دڵەمان پارێزراوکەی لە هەرچی خراپە هەیە پاراوی بکەی بە زیکر و یادی خۆت. یا ڕەبی خۆیان گیان لە پاداشتی ئەو کەسانەی کە یادی تۆ دەکەن بێ بەشمان نەکەی. خۆیان بە ئیمانەوە بمان ژێنی، خۆیان بە ئیمانەوە بمان مرێنی، لەسەر ئەو ڕاستە ڕێگایە و ئەو ڕاستە شەقامە بەردەواممان کەی هەتا وەکو دەگەینەوە خزمەتی تۆ لە ڕۆژی قیامەتدا لە دەشتی مەحشەر لە ناخۆشی و ناڕەحەتیەکان بمان پارێزی، لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا هەمومان لەگەڵ رسول الله صلى الله عليه وسلم كوبكيوا. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.